ئەگەرچی تا ئێستا هیچ وادەیەک بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان دیاری نەکراوە، بەڵام کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە ورشیەکانی زانکۆی سەلاحەدین کە ساڵانە ئەوانوێ ڕایمەرجی نمرە لە هەمان کاتیش تاقیکردنەوەیەک بۆ ئەو خوێندکارانە ئەنجام دەدەن کە ویستی خوێندنیان لە کۆلێژەکە هەیە و بۆ ئەم ساڵیش لە ژێرمەرج و ڕێکارە تەندروستیەکان فۆرمی وەرگرتن لە کۆلێژەکە دابەش دەکەن. کۆلێژەکەمان کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە ورشیەکان لە زانکۆی سەلاحەدین لە 23 2020 وەکو 2020 دەست دەکات بە دابەشکردنی فۆرم بۆ قوتابیانی پۆلی 12 و وێژەی و زانستی و لە سیستەمی پاڵەوانەکانی قوتابیانی پەیمانگای وەرزشیەکانی حکومی ناحکومی دەتوانن فۆرم وەربگرن. دابەشکردنی فۆرمەکان بە سێ شێوەیە، بە شێوەی گشتی بۆ قوتابیانی پۆلی 12 زانستی وێژەیی ئەو قوتابیانێکە لە 2019 دەرچووە 2019 دەرچوو نەتوانن فۆرم وەرگن، بەڵام قوتابیانی 2019 بە مەرجێک ساڵی ڕابردوو لە هیچ شوێنە وەرنەگیراون. قوتابی دەبێت کۆنمرەی لە 420 کەمترە بێواتە معدل 60. ئەو قوتابیانێک کە لە 6 کەمتریان هەیە بەتوان بە سیستەمی پارالێل وەردەگیرێن. سیستەمی پارالێلیش هەتا 5 ساڵ تەخەڕوجی پۆلی شەشەم دەتوانێت فۆرم وەربگرێت. سیستەمی پاڵەوانەکانی و پاڵەوان ئەوانیش کە چەند ڕێنمایەکێ بۆ قوتابیانی پاڵەوان دەتوانن فۆرم وەربگرن. ئەو شروتانێکە لە قوتابی پاڵەوان هەیە لە ڕێنمایەکان دامان بەزاندۆ لە کۆلێژ دەتوانن سەردانی کۆلێژ بکەن و ئەوانی لە 2 ساڵی خوێندنی دەرچوی خوێندن دەتوانن فۆرمەکە وەربگرن. ئەگەرچی کۆنمرەی 420 بۆ خوێندکارانی گشتی و 385 بۆ خوێندکارانی پارالێل و پاڵەوانان دیاری کراوە، لە هەمان کاتیش مەرجی تەمەنیش بۆ خوێندکارەکان دیاریکراوە بۆ پێی نابێت خوێندکارانی گشتی لە 25 ساڵ و خوێندکارانی پارالێلیش لە 30 ساڵ گەورەتر بن. تەمەنی پارالێل هەتا 30 ساڵ دەتوانێت وەربگرێت. تەمەنی قوتابیانی گشتی لە 25 ساڵ دەتوانێت فۆرم وەربگرێتواتە موالیدی 1995 ئەوی تریان موالیدی 1990 دەتوانێت فۆرم وەربگرێت سیستەمی پارالێل. قوتابی کە سەردانی کۆلێژەکەمان دەکە ئەو پێداویستیانەی کە پێیتی بۆ وەرگرتنی فۆرم دەبێت ڕسمەکی بێبێ ئەنجامی تاقیکردنەوەکەی لەگەڵ ناسنامەی کە بێ دەستە هۆڵی تاقیکردنەوەکانی پۆلی 12. پلانەکەی کۆلێژە تا وەکو برێن ئێستا دیار نییە، بەڵام لە 9 مانگەوە تاوەکو 4 مانگی 9 دەست دەکرێت بە تاقیکردنەوەی جەستەیی بۆ ئەو قوتابیانێک کە پێشکەشی فۆرمیان کردو لە کۆلێژەکەمان. هەمیشە و ساڵانە ژمارەی زۆر لە دەرچوانی پۆلی 12هەمی ئامادەیی ڕوو لە کۆلێژە وەرشیەکانی زانکۆکانی کوردستان دەکەن کە ڕەنگە هەندێکیان بەهۆی نزمی نمرەی بەدەستهێنراویان بێت و هەندێکیان بە نمرەیەکی باشەوە بەهۆی ئارەزویان بۆ بوارەکە ڕوو لەم بەشە بکەن. بۆ ئەم ساڵیش چاوەڕوان دەکرێت زیاتر لە 700 خوێندکار فۆرمی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە ورشیەکانی زانکۆی سەلاحەدین وەرگرن، بەڵام ڕەنگە تەنیا ڕێژەی 120 ئەو خوێندکارانە لە کۆلێژەکە وەربگیرێن. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.